ئەو ساڵەی کە لە زانکۆ بووم و شتم لەبەرە کرد ڕاستیەکم بۆ دەرکەوت، ڕاستیەکی زۆر زۆر گرنگ. ئەویش ئەوەیە بەڕێزان، داری وایە تۆ وا ئەزانی تێگەشت ئەمە خەڵەتێنەرترین بیرکردنەوەیە و هەر کەسێ وا بزانێ زۆر عاقڵە، زۆر عالمە، زۆر زیرەکە، لە خەڵک مهمترە ئەو کەسە دڵنیابن عاقڵ نییە. عاقڵ ئەو کەسەیە کە خەڵک بە بێعقڵ نازانێت، خۆی زۆر بە عاقڵ نازانێت. اینجا تۆ هەر کاتێک گەشتی بەوەی خۆ زۆر بە عاقڵ زانی ئەی تۆ عاقڵ نی، چونکە هیچ مرۆڤێکی عاقڵ خۆی بە عاقڵتر نازانێت لە خەڵک، نابێ خۆت لە خەڵک بە عاقڵتر بزانی. بۆیە ئەگەر خۆت بە عاقڵ بزانی کێشەکە چییە؟ فیلتەرێ بۆ دروستە بێت. فیلتەر ئێمە کاتێکە لە دنیا تێگەین ئەم زانیاریانە ئەچنە ناو مێشکی ئێمە بەناو فیلتەرا تێپەڕن. ئەگەر فیلتەرت هەبێ، بۆ نمونە خۆ زۆر زۆر بەڕاست بزانی، مامۆستاکەت زۆر زۆر بەڕاست بزانی، مەزهەبەکەت زۆر زۆر بەڕاست بزانی، دۆزەکەت زۆر بەڕاست بزانی، تۆ فیلتەرێکت داناوە عەقڵت سنووردار کردووە ناتوانی لەوە دەرچیت. ئێبێ عەقڵت فراوان بێت، ئەبێ ئیتاری فکریەکەت فراوان بێت. ئیتاری فکری کاتێ فراوان ئەبێ زۆر خۆ بەڕاست نەزانی و زۆر خۆ بە عاقڵ و عالم نەزانی و قەناعەتیشت وا نەبێ فڵان مامۆستا هەرچی وت ڕاستە. ئەگەر قەناعەتت وا بێ ئەوە تۆ عەقڵی خۆت یەکسەر قفڵەکەیت. مەرج نییە ساڵەهای ساڵە تۆ ئەوا لە شتێ تێگەشتووی ئەوە بێت. ئەگەر تۆ دووشت بەڕێزان ئەگەر تۆ دووشت ئەوە نووسیم لەبەر گرنگیەکەی هەر بۆ خۆم نووسی باشە، ئەگەر تۆ دووشت هەبێ لە دەروونتا کەم کەم توانای وەرگرتنی شت فراوانە بێ و وردەکاریش زیاتر ئەکەی، ئاستی علمیشت بەردەوام بەرەو سەرەوەچ. یەکێک لەوانە گومانە یەقین. بەڕێزان ئێمە کاتێ مرتاحین یەقین بین، ئۆکەی، وە کاتێ مرتاحی کە تۆ نەترسی. ئەمە میکانیزمێکی دەرونی ئەتخەڵەتێن. ئینسانی عالم و عاقڵ ئەم گومانی هەیە، ئەم ترسی هەیە. ئێمە بە خەڵکەڵین مەترسا، ئەوە باسی ترسێکی ترە. بۆیە ئەگەر یەک تۆز ترست هەبێ لەوەی کە لەوە چ دوای نەیزانی، ترست هەبێ لەوەی کە لەوە چ لەبیرت بچێتەوە، ترست هەبێ لەوەی کە کاتەکە بەش نەکە، ترست هەبێ لەوەی کە لە ئیمتیحان باش نەبیت، ترست هەبێ لەوەی لەبیرت بچێتەوە فێر نەبیت. ترسە لە ڕێژەکەمەکەیە زۆر زۆر باشە. لێکۆڵینەوەکانی ئەعساب یان خستووە. گەر ئینسان یەک تۆز فشار و قەلەقی لەسەر بێ مێشکی سەرعتر شت وەرەگرێت. بە پێچەوانەی بیرکردنەوەی خەڵک بەڕێزان هەموو عالەمە پێت دەڵێن نا زۆر زۆر مرتاح بە. بەڕێزان خۆ مرتاحکردن میکانیزمێکی نەفسیە، بەردەوام هەوڵی خۆ مرتاحکی. بەس خۆ مرتاحکردن بە قازانجی تۆ نییە هەموو جار. ئەوانەی خۆیان مرتاحەکەن لە پێشکەوتنەوە سن. چکە بۆ خۆ مرتاحکردن ئەوەیە کە تۆ لە هەرێمی ئاسوودەیی خۆت بمێنیتەوە. بۆیە ئەبێ هەنگاو بنی و هەنگاوەکە تووشی ترس دەکە. بۆ بابەتەکەی تر چییە؟ گومانە بەڕێزە. زۆر خۆ بەڕاست بزانی، زۆر دڵنیابی قسەکانی تۆ بیرکردنەوەکانە ڕاستن، مەزهەبەکەی تۆ هەرچی ود ئەوە حەقیقەتە، مامۆستا فڵان هەرچی ود لە خۆی نەیوتووە، فڵان زانە هەرچی ود ئەوە ئەو پەڕی علم و عەقڵە، ئەوە ئەو پەڕی ئەنجام. ئەمە باش نییە. ئەمە پرۆسەی سادەکردنە، وەیە پرۆسەی عەواماندنە، پرۆسەی گەمژەکردنی کۆمەڵگایە. زۆر کەس وا ئەکەن.